یادی ڕفاندۆمی کوردستان و هەروەها قایمقامە پۆزایشتۆرە کارسەماند ئەوڕۆ لێرە ئامادە بووین پەردە لەسەر وێنەی دایکە ئایشە هەڵبگرین وەکو ڕێزگردنێک بوو دایکە ئایشە کە نمونەی خۆراگیری گەلی کوردستانە کە ئەمە وەکو ئافرەتان بە تایبەت دەبی بکەینە سەر مەشق و ئولگوی خۆمان کە بتوانین وەکو ئەو ئامادەی هەموو جۆرە خەبات و قوربانیدانێک بین لە پێناو خاکی خۆمان لە پێناو نیشتمان لە پێناو کوردایەتی. بەیانی یادێکی مەزنی گەلی کوردستانە کە یادی ڕیفراندۆمی گەلی کووردە بۆیە ئەمڕۆ کە ئێمە بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمانی کوردستان بە پێویستمان زانەی کە وێنەی دایکی شەهیدانی کوردستان کە دایکە ئایشە دایکی شەهیدانی کوردستان لە مۆزەخانەی یادەوەریەکانی شەهیدانی سۆران دابدرێت و هەروەها پەردەی لەسەر لا بدرێت. هم قالبات اینا قالبت مثلا میدرک و 80 متر ولی هم کن دوشک وقتی دوشکت حاضر تغلیف کردیم شریکت اینن جدوه کمت اینن همیا قالب باشه کو دوشک باشه کو سوپر و شبح بچه که مرحوم شبح همیا چه داری اغلب هفته 108 و جستیراتی 12 شد کن 10 شد کن 15 شد کن دیف طلبیات مینتن بس پهناتی همیا اغلب هفته سانتینه شغل ما اسفنج دکانه اسفنجیه و گیتت بینه وقت ما گوتی شبح های قیاس زانت 25 22 20 اویدیش 15 18 شبح شت های تره مزبی تره پتر خواهد گرد ممتاز و سوپر اگر 3 سال خواه بگیرد شبح 5 سال خواه گرد ئێمە ئەم کولانە بۆیە بەشداریەکەین کە ئێمە فێرگەیەکی گەورەمانەیە لە سلێمانی هاتوین تا ئاستی ئەم فێرگەی خۆمان کە چیمان کردوتیە و چیمان تیا ئەنجام داوە بین بزین بەرهەمەکەمان چیە و ئاستی مناڵەکان لە چیە گەشتون بە چێ ئاستێک بۆ دەرخستنی ئاستیان هاتوین بزانین چۆنن دیارە کە ئێسامە ئێمە بە 3 مەرحەلە سەیاری مان کردووە گەشتوتە یاری کۆتایی و مەژێ یاری کۆتاییە ئینشەڵا یاریشی خۆشە بێ و پڕتام و چێژە بێ بۆ هەموو لایەک هیوادارین کە داهاتوو ئەم مناڵانە بەرەو پێش بچێت و پاڵپشتی تەواو بکرێن و خولی و ڕاهێنانی تەواویان بۆ بکرێتەوە ڕاهێنان بۆ مامۆستاکان و ڕاهێنەرەکان بکرێتەوە و ئێمە وەکو ناوەندی وەرشولانی دەربینیخان هەمیشە پاڵپشت و ئەم جۆرە خولانەیەکەن چکە بە شێوەیەکی ئەکادیمی و زانستیانە پەروەردە ئەکرێن.